خوشی بۆ کار و خەباتاوتکن بێگومان ئەوەیە جواتە ئەنجومەنە نیشتیمانی کوردی سەرۆکن خوجەهیەن کاروبارên ئەنجومەنێنە دەبەراوە گوتی شەرقی وەکیان من ناو نیشان دەکەن ئاب جواتە هەناکیژی بێگومان سەرگەلک ئاستانەوە گوتی ئاباد بێ یەک ژێوە گوتی کاروبارên ئەنجومەنە گوتی چاوەڕێ بچێن ئەو چاوە دکاربن بە ئەنجومەنی هەناکی ئەکتیڤ بکەن چاوەم دکاربن بە ئەنجومەنی هەناکێ بخن خزمەتە خەلک و خاکە خودە هەروەها بەری وێژی تەریت هەفدیتن نیوە گوتی با خۆجەهیاناکەرە چێبوون پرۆژەیە خەمەدا دیارکردن ji بۆ پێشەڕۆژی کاوگوتی دێچ خەباتێکن دێچ کاری بکەن دێچ لەوێکی بکەن ji بۆ هەلوەستە ئەنجومەنە نیشتیمانی کوردی پێش خەڵکێکی زەلال بێ سیوا ئەنوە گوتی خۆستەک و داخوازی مەسئولیەتدا هەروەها گوتی خۆستەک و داخوازی مەژ معارەدەیەژی هەبوونە من ناو معارەدەیەژی خۆستەک و داخوازی مەژ بۆ مەسەلەن کوردی و هەروەها ئەv tiştên gengeşe dibin ji bo meseleyê destpêkirina wa damostandiniyanakî. Ji dervê wê jî serokê encûmenê xwest gova hevala hemîka bibîne tesewuratên siyasî dawî bide hevala herwiha gotî helwestê me zelal bike bo hanakê û projeyên ektîvkirina va encûmenê hanakê li dar bixe bi şêwayekî mutebea bi lijneyên me yî karobarê dervere eger desteya damostandinê bêjiya jî gotî desteya بنسبت علاقاتا بێ لەسەر وێژی دێ سۆز بدن ئەفکاری هەناکێ بەردەوام ببێ لەسەر پرۆژەیە گۆمەبیر و باوەری پێیانە لەسەر پرۆژەیە بەرزانیە نەمل سەروێ هەڵوەستە پاقژ و ڕاستەقینە بۆ خستە و داخوازی مەش 5 تا ئیرۆ ئێمە بنسبەت ژمارە ئەوە دیتنا مەژمەجسێرە حیفاز سەروێ مەلساناکێوەکی سیوانێکی بۆ کوردایەتیە ئەوایە حیفاز سەر پرۆژەیە کوردایەتی دەندرە کوردستانە سوید